پێکاتەکانی ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕیارەکەی ڕێبوار تاڵابانی بە دانانی عێرفان کەرکووکی وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ بەڕێوەبردنی کۆبوونەوەکانی ئەنجومەن ڕەت دەکەنەوە و پێیان وایە دانانی ئەندامێکی دابڕاوی ئەنجومەن بۆ ئەو پۆستە پێچەوانەی یاسایە. ئیشەکانی بکە ئەویش بۆ فترێکی دیاری کراوە چونکە خۆی ئەو تەخویل کراوە تەخویل معنی وەکیل ئەو بە وەکالەت بەڕێوەیە بە ناتوانێت کەسێک لە باتی خۆی تەعین بکە وەکو ئەوەی کە ئەو برادرە باسی کرد گوایە شانازیەکە بۆ پۆستەوە پۆستی وەرگرتووە ئەوە تەنها ئەنجومەنی کەرکووکە بێ 21 کەس دەم قاعەیە کۆ بێتەوە بڕیار بدا چێکە بە سەرۆک چێکە بە جێگر چێشەکە بە بڕیاردەر ئەوە لە سەلاحیەتی ئەندامانی ئەنجومەنایە نەک کەسێک لە دەرەوەی کەرکووکەوە بڕیار بدا بۆ کەرکووک. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە ڕێبوار تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە وەکالەت نەگەڕاوەتەوە شارەکە تا سەرۆکایەتی کۆبوونەوەکان بکات و ئەنجومەن بتوانێت بڕیار دەربکات. عەرەب و تورکمانەکانیش دانانی عێرفان کەرکووکی بۆ بەڕێوەبردنی کۆبوونەوەکان ڕەت دەکەنەوە و بە پێویستی دەزانن کەسێک بۆ بەڕێوەبردنی کۆبوونەوەکان دابنرێت کە دانیشتووی ناو کەرکووک بێت و لە کۆبوونەوەکان دانەبڕێت. بڕیارەکە لە ژێ خۆی دانیە چونکە ڕێگەی پێدانی کەسێکە لە پارێزگای هەولێرەوە بۆ بەڕێوەبردنی کۆبوونەوەکان پێچەوانەی یاسایە. ئەم بڕیارەش زیادەڕۆیە بۆ سەر ئەنجومەن بەڵام دەکرێت کاک ڕێبوار کەسێک ڕابسپێرێ لە کەرکووک بێت جا کێشە نابێت ئەگەر لە هەر لیستی برایەتیش بێت تاکو بتوانێت کۆبوونەوەکان بڕێوە بات و کارە ئیدارەکان ڕای بکات. ئەگەر نا دانانی کەسێک لە دەرەوەی شارەکە و دابڕاو بێت لە ئەنجومەن پێچەوانەی یاسایە و دەرچوونە لە ڕێکارە ئیداریەکان. تەخویلە لشخص آخر هذا هەڵبژاردننی کەسێک لەلایەن سەرۆکی بە وەکالەتی ئەنجومەنەوە بۆ ڕاپەڕاندنی کۆبوونەوەکانی ئەنجومەن پێچەوانەی یاسایە چونکە ڕێبوار تەڵەبانی خۆی ئامادەی کۆبوونەوەکان نابێت و کەسێکیشی ڕاست پاردووە بۆ بەڕێوەبردنی کۆبوونەوەکان کە دابڕاوە لە ئەنجومەن بۆیە دەکرێت کەسێک ڕاستپێرەی ئامادەی کۆبوونەکان بێت و ئیشوکاری ئیداری و یاسایەکانی ئەنجومەن بەڕێوەبەرێت. بەپێی یاسای ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەنجومەنی پارێزگا توانای دانان و لابردنی پارێزگار و سەرۆکی ئەنجومەن و بەڕێوەبەرە گشتیەکانی هەیە بەڵام بە هۆی ناکۆچیەکانی نێوان پارتی و یەکێتیەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک پەکی کەوتووە و تەنانەت ناتوانێت ئەو بڕیارانەش بدات کە خزمەت بە دانیشتوانی کوردی شارەکە دەکەن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.